لە سنووری سلێمانی و هەڵەبجە نەبوونی سیویلە لە بانکەکاندا بووە بە سەرخۆرەی کاروبارەکانی سەرجەم فەرمانگەکانی حکوومەت. فەرمانگەکان هەر کاتێک چەکەکانیان دەنێرنە بانکەکان و داوای پارە دەکەن، لە وەڵامدا بانکەکان دەڵێن پارە نییە. بە جۆرێک هەندێک لە پرۆژە خزمەتگوزاریە ڕۆژانەکان بە 4 مانگ جارێک پارەیان بۆ خەرج ناکرێت. هاوڵاتیانیش دەڵێن کەس خۆی بە خاوەنی شارەکەیان نازانێت و ئەو تۆزە ئاوەدانیەشی هەیە خێرخواز دەیکات نەک حکوومەت. وڵای ئەم شارە کەسی دەسۆزی نییە، اینجا هەر بەعام هەموو حیزبەکان ڕقیان لەم شارەیە، هەتا توانیان لەگەڵ حورمەت ئەم شاریان دۆشی خێر و بێری ئەم شاریان بەر هەر خێر و بێرێکیش لە دەرەوەی وڵات باتای بۆم شارە ئەیان بر بۆ خۆیان و تەنا تۆزەی نەبێ بۆ هەڵەبژە. ئەوەش ئەو تۆزەشی کەیسە ئاوەدانی هەیە یان خێرخوازەی کات یان حکوومەت عێراق کردوێت. لە ئاستی شارێکی بچکۆلەی شانیە نەک محافظە، لە ئاستی ناحەیەکی شانیە لە ڕووی خەدەمات و لە ڕووی پێشکەوتنەوە لە ئاستی ناحەیەکی شانیە نەک لە شاری لە ئاستی محافظەیەەکە. جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت ئەم حکومڕانەی دەکرێت لەم سنوورەدا لا مەرکەزی نییە، بەڵکو دوو ئیدارەیە و دراوەتە دەستقەدەر، هەر کەس بۆ خۆی حکوم دەکات، هیچ پارە و داهاتێکی سنوورەکە ناگەڕێتەوە بۆ بانکی هەڵەبجە. داهاتی هیچ ئەم سنوورە ناگەڕێتەوە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە، نەداهاتی گومرگی تەوێڵا گەڕێتەوە بۆ ناو پارێزگای هەڵەبجە بۆی سوولەی تیاابێ، نەداهاتی پشتە ئەگەڕێتەوە بۆ پارێزگای هەڵەبجە تا سیولە لە بانقەکانە هەبێ بۆی پرۆژەی پێ ئەنجام بدرێت، نەداهاتی هاتوچۆ گەڕێتەوە. بگرە زۆرێک لە فەرمانگەکانیش تاوەکو ئێستا سەر بە گەنجینەکانی سلێمانی سەر بە گەنجینەی هەڵەبجەنین، ئێمە بێت بۆ پرۆژەکان داوا لە پارێزگای بانقەکانی پارێزگای سلێمانی بکەین، نەختی نەبنێرێ بۆ بانقی هەڵەبجە بۆی پرۆژەکان بەردەوام بێ. بەسەراحەت بە کۆمپانیەکانی ئۆتۆ بڕۆن پرۆژەکانتان ڕاگرن. لەبەرەوە ئەمە پێویستی بە ئەوە هەیە کە ئەنجومەنی وەزیران بە یەک چاوسەیری هەموو کوردستان بکە ئەگەر یەک حکوومەتە. بانک و فەرمانگەکانی پارێزگاکە دەڵێن دەستە دامان و وەستاوین تاوەکو حکوومەت بودجەمان بۆ تەرخان دەکا بۆ ئەوەی کاروبارەکانمانی پێبەڕێ بکەین. بە پێی زانیاریەکانیش هەندێک لە فەرمانگەکان قەرزارێکی زۆری بازاڕن، بەهۆی نەبوون و سیویلە و نەسریەوە ناتوانن قەرزەکانیان بدەنەوە. هەرێم عەبدوڕەحمان، وێزگە نیوز، هەڵەبجە.